سڵاو شکۆی نەتەوەکەم سڵاو مامی گەورە ئێمە پۆلێک پیاوان و ژنانی ئەو شارەین کە جەنابتان پێتان ئەوت شارە حەیاتەکە ئەمڕۆ هاتووین سڵاو و ڕێز و وەفاداری خۆمان شارت پێڕا بگەێنین هاتووین پەیمان نوێ بکەینەوە کە ئیتر هەمووان هی تۆین کە تۆ هی هەموو کوردستان بوویت هاتووین بەڵێن دووپات بکەینەوە لەسەر گڵکۆگەت کە ئیتر ئێمەش ڕێبواری ڕێبازەکەی بەڕێستانین بەڵێن دەدەین لە حەزوری جەنابتان کە خەباتگێڕی پێش و درێژ و ئەمەکداری و ئەو کاروانە بین کە تۆی سەرۆکمان ڕابەری بوویت لە ژیلەمۆی خەفەبووی شۆڕشی دواهەرس و مەشخەڵانێک بەرزکردنەوەکە ڕووناکی ئازادی لە دۆندی قەندیلەوە گەیاندە کۆشکی ئاشتی لە بەغداد ئێمە لێرەین گەورەی جەنابتان و خۆشەویستی ئێوە جارێکی تر ئاوێتەی سرودەکەی مەشخەڵانی کردینەوە چیتر ناتوانین شۆڕشی نوێی گەلەکەمان ڕووبارێک خوێنی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یاد بکەین چۆن بتوانین 42 ساڵ قوربانیدان گیانبازی پێشمەرگەی یەکێتی لە پێناوی گەلی کورد و خاچی کوردستانی نادیدە بگرین ناتوانین دووبارە پەرێز بوەستین لە ڕێبازەکەی مامی گەورە دامەزرێنەر و ڕابەری بێت لە ناو شەوەزەنگی شکست و هەرەسەوە گەیاندوێتە لووتکەی دەسەڵاتی عێراق و جێگری سەرۆکی ڕێکخراوی سۆسیال ئەنتەرناسیۆناڵ بۆیە ئیمڕۆ هاتووین لەسەر گڵکۆی پیرۆزت پەیمان دەدەین کە دڵسۆز و پێشمەرگەی ئەمەکداری ڕێبازەکەت بین و هەموو توانای خۆمان بخەینە گەڕ لە پێناوی گەشەپێدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی گەڕانەوەی یەکێتی بۆ سەردەمی زێڕین و ئەو ڕۆژگارانەی کە بەڕێستان سەرۆک و ڕابەرمان بوون جارێکی تر لە حەزوری مام بەڵێن بێت ئەم دروشمە هەمیشە وێردی سەر زمانمان بەرنامەی کارمان بێت قەڵای ئێمە شوورەی پشتمان سەنگەرمان هێزی گەلە و یانون کافە ڕابەرمان